ناوی خۆم کەیڵەبە. ئەنجا کاتێک کە لە کوردستان بووین هەموو کەس وتیان کەیڵب قورسە کاکە تۆ ناوی کوردیت ئەبێ ناوی کوردی بێ. وتم باشە ناوی چی بێ؟ مامۆستەکەی من لە پۆلی پێنج وتی تۆ بوویت بە هەرێم ئێستا. یعنی بووم بە هەرێم. بۆ 7 ساڵ ناوم هەرێم بوو، بەڵام لە کۆڵان ئەگەر کەسێک ناوی من نەزانێ وتیان سوورە وەرە سوورە ئەوە چونکە خۆم سوورم ئێوە ئەزانن. من 10 ساڵ بووم کاتێککە هاتیم بۆ کوردستان بۆ سلێمانی. یعنی ئەوەش زۆر بچووکە ئەمن مناڵ بووم، یعنی بۆ من زۆر قورس نەبوو فێربوونی زمانی کوردی. وتم هەر لەگەڵ هاوڕەکانم قسەم کردووە، من زۆر حەزم لە هاورەیە و چوونە دەرەوە لەگەڵ هاوڕەکانم و دووگۆڵی، یعنی لە کۆڵان یاریمان کردووەتم ئەوە چییە بە کوردی. دوای 2 یان 3 ساڵ کوردیەکەم باش بوو و بەجددی لە مەکتەبیش تۆزێک فێر بووم، بەڵام وتم کۆڵان مامۆستایەکی چاکترە لە پۆڵ. پەیامی ڤیددیۆکانی من ئەمەیە کە کوردستان دڵخۆشکەم، هەڵکی کورد دڵخۆشکەم و ژیانەکە پیشانەیەم کوردستان چەند جوانە و هەموو کات خۆشەویستی گەگەورەم هەبوو بۆ کوردستان و ئێستا ڕێگەیەک ئەبینم کە ئەتوانم شتێ بکەم بۆ کوردستان بە ڕێگەی سۆشڵ میدیا. ئەگەر من ڤیددیۆک دروست دەکەم کە ئەڵێ کوردستان جوانە و کەسێک ئەڵێ ئەم ڤیددیۆ ڕاست نییە تۆ خوێڕیت، کێشەم نییە بەجددی، چونکە ئیشی من ئەوەیە کە کوردستان گەورەیکەمەوە. بژی کوردستان نووسیم لەسەر پشتی خۆم و زۆر گەورە بوو و ڕێکشنەکەی خەڵک زۆر جوان بوو. وتیان ئەوە تایبەتە کە تۆ ئەمریکیت، کە تۆ زمانی ئێوە بەکارهێنی لەسەر پشتەکەت بۆ هەتایە لێوە بێ. کاتێک کە من 75 ساڵم ئەو تاتۆم هەبێ لە پشتی من، یعنی من ئەڵێم تایبەتە چونکە کوردستان هەموو کات لە دڵی منە و ئێستا هەموو کات لە پشتی منیشە.